ئەچینە لای بەڕێز عەبدولقادر هەرچی کە لە هەولێرەوە لەگەڵمانە بەڕێزان توێژەری ئەمنیە کە عەبدولقادر سڵاو لێبێ دوا پێشهاتەکان لای تۆ شرۆڤەیان چییە؟ یعنی دوای ئەوەی کە بیتوو هات بە تایبەتی ئەوەی کە فۆردۆک و تایتڵی سەرەکی بە حساب وێران کراوە بۆ پێ وتانەی کێ و پێ زانیاریانەی کەیە پێ دوای پێشهاتەکان ئێستا چاوەڕوانەکان ئەوەن ئایا دۆخەکە سار دەکرێتەوە بە چەند موشکێکی شواسەیە خودت بابەتەکە چێتە شەڕێکی یان جەنگێکی زۆر جددیترەوە لەوەی ئێستاکە هەیە و یان مێزی گفتوگۆ نزیکترە؟ ئەوە ڕەناوەسێ دکتۆر بیلال. دکتۆر کاک عەبدولقادر کاک عەبدولقادر تا ئامادە بێ زانە باسێکی موچاکەین باسێکی موچە بکە وەڵاوە گرنگە باسیکەم بنار زانیاریەکانی محەممەد حکومەتی عێراق لە وەزارەتی دارایی لە 25 بڕیاریە کە پشتگیریەوە تەواو بووە و سەرۆکوەزیرانی عێراق لەسەر بابەتە قسەی کرد. لە ئێستا حکومەتی عێراق پێیوەستە بەوەی کە موچە بۆ هەرێم بنێرێ ناکرێتەوە 6 ڕۆژ 7 ڕۆژ موچەی فەرمانبەرانی هەرێم نەنێرێ پێویستی بە بڕیارێکە بۆی لەو ئیحراجە نەجاتی بێ لەو تووشی دووفاقیت نەبێت کە پێشتر بێگومان پێشتر وتێتی ناینێرم و ئێستا لە ناکاو بینێرە ئەو فەرمان سالارەیە کە باسەکە ئەگەر دەرچێ هۆکارێکە بێ بۆ ناردنی بەڵام ئەکەوێتە ناوەڕاستی مانگی حەوت سەرەتای مانگی حەوت چوە ئێستا ئیتر ساتی دابشکردنی موچەی فەرمانبەرانی عێراقە هەتا کوان تەواو نەبن بێگومان فەرمانبەرانی هەری کوسان نابێت و ڕۆڵی سەرۆکوماریش لەم بابەتەیە گرنگە لە سێ وێزگی جیاوازە کە قەیرانی یاخود گرفتی موچەی هەرێمە بووە سەرۆکۆمار ڕاستەوخۆت هاتوۆتە نێو بابەتەکە و دوای ئەو چارەسەری و بابەتە کراوە ئەگەر تا ئاستێکیش بۆ چەند مانگوێ بەڵام ڕۆڵی کاریگەری هەبوو بێگومان بابەتەکان خۆ زۆر ئاڵۆزن ینی لە شوێنێکە ئەوە نیە هەموو جارە سیاسیەک لایکاتۆ نە هەموو جارێ دارایی نە هەموو جارە یاسایی ئەبێ هەر جارە بە شێوەیەک چارەسەر بکرێت لەبەرەوەی بەڕاستی ئەو ململانەیەکی لە کۆتای ململانەیەکی سیاسیە با چینە لای کە عەبدولقادر کاک عەبدولقادر سڵاو لێبێم کاتت باش پرسیاری ئەوم کرد لە دوای ئەو پێشهاتانەی کە بیتوو بردومانی فۆردۆی کردیان با بڵێن بردومانی ئەو سێوێسکە ئەتۆمیەی کرد و ئەمریکا هاتە ناو جەنگەکەوە پێت وایە کام بژاردە نزیکترینیانە بێت؟ بەناوی خۆی گەورەم هەیرەمان سڵاو لە جەنابتان لە استودیۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کورتسات نیوز بێگومان لە ماوەی ڕۆژانی ڕابردوو هەینی هەفتەی ڕابردوو دەستپێکی شەڕەکە ئەگەر کەسایەتی ترامپ نەبووە لەوانەیە پێشبینی و شرۆڤەکردن بۆ گشت شرۆڤەکەران و چاودێران ئاسانتر بێت ئەمەی کە ترامپ و کابینەی ترامپیکە بەڕاستی لە هەموو پێشبینیەک و شرۆڤەیەک قورسە بەڕاستی ئەمەی کە چاوەڕوان نەکرا لە دوای 15 ڕۆژی تر کە خۆی ئاماژەی پێکردو بوو 15 ڕۆژی دانوستاندن دەرفەت بە دانوستاندن ئەدرێتن لە شەوی ڕابردوو ئەنجامیدا ئەمەی کە ئەنجامیدا خۆی بەڵگەیەکە لەوەی کە لە هەفتەی ڕابردوو لە هەینی هەفتەی ڕابردوو ئەمریکا لەوانەیە پلاندانەری سەرەکی یان پاڵپشتی سەرەکی ئەم پرۆسەی هێرشی تەرکیبی و چەندلایەنەی ئیسرائیل بێت بۆ سەر خاکی ئێران بە ئامانجگرتنی زانە ئەتۆمیەکان بە ئامانجگرتنی کەساتی یەکەمی ئەمنی و سەربازی لە ڕیزی یەکەم بە ئامانجگرتنی سیستەمی بەرگیری و ڕاداری لە ڕۆژاوای ئێران بە ئامانجگرتنی سیستەمە موشکیەکان هەموو ئەمانە لە هەمووشی گرنگتر هێرشی سایبری بۆ سەر ئێران کە ئەمە ناتوانێت هەمویان بەیەکەوە کاری خودی ئیسرائیل بێت ئەگەرچی ئیسرائیل لە ئاستی نێودەوڵەتیە لە مێژووی خۆیان یەکەمی بێڕکابەر ئەناسرێ بە چالاکی تیرۆر چالاکی سیخڕی بە دەستگا هەوڵگەریەکانی بەڵام بە هەرحاڵ شەوی ڕابردوو لە ئۆپەراسیۆنێکی سەرکەوتوودا توانیان هەر سێ بنکەی ئەتۆمی نەتەنز و ئیسفاهان و فۆردۆ کە بە سەرەکیترین بنکە لە ماوەی ڕابردوو لە ململانەکان لە بەرنامەی ئەتۆمی و دۆسیە ئێران و ئەمریکانەوە برا پێکرا جا ئەمە چەندی تەقیمی زیانەکان تا ئێستا دەرنەچووە MPT تا ئێستا بڕیارێکی ئەو تۆی نەداوە ئێرانیەکان راپۆرتی جۆرا و جۆرە دەن سەبارەت بەوەی کە وێنەکان دەرەچەیە کە لەوانەیە یورانیومی پێتێنرا و گواسترا بێتەوە ئەم ئەگەرە لە هەمویان بەهێسترە بەڵام ئەمەی کە ئێستا پرسیارە چونکە کەناڵەکانی ڕاگەاندن لە ماوەی لە بەیانیوە تا ئێستا شرۆڤەی جۆرا و جۆر کراوە من پێماوە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە دوو پرسیار لێرە هەیە ئەمریکا بۆچی لەو کات و ساتەیە هێرشەکەی ئەنجامدا و چۆن ئەنجامیدا لێکەوتەکان چین و ئێستا ئەبێ چی بکەین ئایا مێزی گفتوگۆ ئایا
تۆڵەی ئێران وەکو ئیسرائیل لە ماوەی هەفتەی ڕابردوو ئەمانە هەمووی پرسیارە. من پێوان لەوەی دەست پێ بکەن کە ئەستان ئەمریکا بۆچی لە حاڵەتێکدا کە 15 ڕۆژ دەرفەتیدا بوو بۆچی هێرشی کرد. دیارەکە 15 ڕۆژەکە وەکو 6 ڕۆژی بەر لە هێرشی هەینی هەفتەی ڕابردوو بۆ خافڵاندن بۆ ئەم عنسوورەی لە دەست نەداوە. ئەمە یەک. دووهەم پێدەچێت ئەم دەستا و دەستکردنەی ئێرانیەکان کە لە ماوەی 6 ڕۆژی دانوستاندن لە 6 گەڕی دانیشتنە لەم 15 ڕۆژەدا ئەم دەستا و دەستیە وای کردبێت کە لەوانەیە ئەمریکیەکان و ترامپ هەستی بەمە کردبێت کە ئامانجە استراتیژیەکان کە لەو جەنگەدا قەرار بوو بەدەستی بێنن نەتەنها لە ڕۆژی یەکەم بەم هەموو ئامانجەی کە بەدەستی هێنا بەڵام ئامانجە استراتیژەکەی بەدەستنێنە لەوانەیە دوور بێت لە دەستڕاستیان. بۆیە هەوڵیدا لە کورتترین ماوەدا بتوانێت دۆسیەی وەکو خۆشتان تازە باستان کرد دۆسیەی ئەتۆمی ببەسترێ و تا ڕادەیەکی زۆر کۆتایی پێبێ اینجا بین بۆ گفتوگوکان و شەرت و مەرجی ئەمریکیەکان و ئەم لۆبیەی کە پێشووتر ئیسرائیل و عەرەبەکان لە جیهاندا کردووان لەوانەوە داواکاری ئەوروپیەکانیش بێت بۆ نمونە ڕەفتاری سیاسی دەرەوەی ئێران کە پاڵپشتیکردن خۆیان لە تیرۆری نێدەوڵەتی ڕۆژەڵاتی ناوەڕاست ناوی دەنێن ئێران بە پاڵپشتیکردنی بەرەی بەرگری ناوی ئەنێ ئەمەی لە یەمەنان ساڕوولای یەمەن کە مەترسیەکی زۆری لەسەر گەروی هورمز دروست کردووە کە ئەمە خۆی لە خۆیدا دیسان جگە لە گەروی هورمز گەروی بابلمەندب گەروێکی زۆر گرنگە ئەم دوو گەروە بە لە ڕووی ئیستراتیژیەوە لە ڕووی ئیستراتیژی و ئەمنیەوە تا ڕادەیەکی زۆر مەترسی ئێرانی لەسرە ئێران دەتوانێت پەچەکردداری باشی هەبێ دەتوانێت چاڵنجێک دروست بکە بۆ ڕێگاویە ڕێگە ئاویەکانی بازرگانی جیهانی ئەمە لەلایەکی ترەوە بەرنامەی موشکی ئێران کە ئەمەش دوای لۆبی عەرەب و ئیسرائیلیەکان لە ویلایەتی پێشووی ترامپ پرسیارێکی گەورە بوو هەوڵیاندا ئەمەش چارەسەر بکەن. ئەم دوو بابەتە بابەتی گفتوگۆی بۆ لە مەودووە ئەبێت جگە لەمانە ئەم بابەتە پێم وایە تا ڕادەیەکی زۆر ئەگەر چی نهێنیە بەڵام فاکتەری سەرەکی لەوانەیە بە یەگەیشتنی ئێران و ئەمریکەکان بێت ئەگەر ئەم دیوی مەسەلەکە کە بەرژەوەندەکانی چین رووسیا لە بەرچاو بگرێت واتە و بابەتەی کە تازە جەنابەت و دکتۆر لە ستۆدیۆ باستان کرد بابەتی بەرژەوەندیە ئابووری و بازرگانی و پیشەسازیەکانی ئەمریکا لە ئێرانی دوای گفتوگۆ دوای ڕێکەوتن ئەم بابەتە زۆر گرنگە ئەمەی زۆر گرنگە لە بابەتە زۆر لە هەمویان گرنگترە ئەوەیە کە ئاماژەی پێ بکەین بابەتی معادلەی هارتلاند و ڕیملاندا بەرژەوەندەکانی چین لە پرۆژەی کەمەر و ڕێگا بەرژەوەندەکانی رووسیا لە کۆتاخاڵی کەمەری ڕیملەندی کە دەستیان بە ئاوەکانی جیهانی بە زەریاکان بە گەروەکان خۆتان نەزانن ئەمریکا بە تایبەتی دەسەڵاتەکانی ترامپ لە ویلایەتی پێشوو ئێستا هەوڵی زۆری داوە ئەمریکا لە 30 ساڵی ڕابردوو سەرمایه‌گوزاریەکی زیادی لەسەر دوورگەی دیێگۆ گارسیا کە بنکەیەکی گەورەی استراتیژی ئەمنی و سەربازی و هەواڵگەریە بۆ ئەمریکیەکان لە زەریای هیندا کردووە کە ئەمەوا دەکاتن ڕاستەوخۆ ببورن ڕاستەوخۆ سواری سێ شاڕێگەی ئاوی گەروی مالاکا هۆرمۆز و بابلمەندوب و دەریای سوور و دواتر گەروی کەناڵی سویس ببێت ئەمە وای کردووە کە ئەم ململانەیە لە قاعیدە و لە قەوسی ئێران و ئیسرائیل دەربچێت بۆ گفتوگۆکان پێم وایە لەوانەیە ناڕاستەوخۆ ئەمریکا و هاوپەیمانەکانی کە ئێستا کەمن واتە ئەوروپیەکان تا ڕادەیەکی زۆر ئێستا لە کەوانی ئامانجەکانی ترامپا دوورن لە نێوان ئەمریکیەکان و رووسیەکان و چینیەکاندا گفتوگۆ بکرێت بەوەی کە بگەنە سیغەیەک دوای ئەمەی باشە ئێران ئەمە شرۆڤەیەکە بۆ دوورمەوداوە شرۆڤەیەکە زیاتر مەسەلەن ڕەبتە بێتەوە بۆ ململانەی ئابوووریانەوە بەو دەست بەدەستهێنانە ئابوووریانەی کە لە ئایندەیە ڕوو ئەدەنیان ئەبێ ڕوو بدەن بەڵام بۆ ئەو بابەتەی کە بەرەبیانی ئەمڕۆ ڕوویداوە پێشبینیەکەی بەر لەوەی کە بیر لە مەسەلەی دانووسان بکرێتەوە ئێران وەکو میشاڵێ بۆ وەڵامێک بۆ کارێک کاردانەوەی هەیە کاردانەوەی هەبێ لە چەند کاتژمێری داهاتووە من پێشبینیەکەم بەڵێ کاردانەوە هەیە لەبەرەوەی تۆ سەیکە کاکزانە لە ماوەی هەفتەی ڕابردووە وەکو باسم کرد لە هەینی هەفتەی ڕابردوو ئیسرائیل ئۆپەراسیۆنێکی ئەنجامدا لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە کە ئێستا گەیشتوونەتە بەر لە ئۆپەراسیۆنی ئەمریکیەکانی ئەم شەو
گەیشتونە شوێنێک کە نێتانیاهو بتوانێت شەقامی ئیسرائیلی بەوە قانع بکە کە کاکە ئێمە ساڵانێکە لۆبی جۆرا و جۆر لە ڕووی سەربازی لە ڕووی سیاسی لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی هەموو جۆرە ئێستا لۆبیەکمان کردووە بۆ ئەوەی پاڵپشتێکی جیهانی بەدەست بێنین بۆەوەی تاران و بەرنامە ئەتۆبیەکەی ئێران بپێکین ئەمە پێکامان لە ڕووی شەقامی ئیسرائیلیەوە ئێرانیش لەو بەریوە لە 20 گەڕی تۆڵەکردنەوە لە وادەی ڕازگۆی سێمە شەقامەخەی خۆی بەوە ڕازی کردووە کە ئێمەش دەستەوەسە نەوەستین تۆڵەی خۆمان کردوتەوە ژمارەی کوژراوەکان و قوربانیەکان تا ڕادەیەک ئەتوانی بڵێن نێزیک لەیەکە ژمارەی پێکانی پرۆژەی هەستیار و ژێرخانی ئیسرائیل و ئێران تا ڕادەیەک وەکو یەک پێکەوە ئەگەر چی لەوانەیە ژمارەی سەرکردە سیاسی و زانە سەرکردەی ئەمنی و سەربازی و زانە ئەتۆمیەکان وەکو یەک نین بەی شوێک بەڵام دەتوانین بڵین کە ئەم پشێویەی کە لە ئێران دۆخی لە ئیسرائیل خراپترە کاکزانە ئێران بۆ خۆی قەیرانی دارایی هەیە بۆ خۆی قەیرانی ئابووری هەیە بۆ خۆی کێشەی هەناردەکردنی وزە هەیە دنیای کێشەی لەسەرە لەم لاوە نەیتوانیوە بەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ چین و رووسیاوە ڕێکەوتنی کردووە واژوویکردن نەیتوانیوە ئەم کێشانە تا ڕادێکی باش چارەسەر بکە لەم بەریشەوە ئەمە ئەو بڵێم جەناب دامەژەت بەوە کرد کە ئەم بابەتە بابەتێکی دوورمەودا نەخێر دوورمەودا نیە ئەم بابەتە وای کردووە کە لە ڕۆژی یەکەمی پێکانی ئیسرائیل بۆ ئێران دوای 12 کاتژمێر چینیەکان و رووسیەکان بێنە سەرخات و سیستەمی بەرگری ئێران چاڵاک بکەنەوە وا بکات ئێران بگەڕێتەوە بۆ گۆڕەپانی جەنگەکە و کەمتر لە 24 ساعتە دەستکە بە تۆڵەکردنەوە سایتی موشکیەکان بنکەیتی هەڵدانی موشکەکان ئەمانە پاڵپشتیەکی زۆری چینی و رووسیان بۆەوەی بتوانن 8 ڕۆژ جەنگەکە بەردەوام بن بۆیە من پێم وایە ڕاستە قسەیەکی مدڤێدی فیشێ ئێوارەیاڵێ بۆ وڵات هەیە لەوانەیە دکتۆر بیرانەڵێ وڵات هەیە لەوانەیە بۆ کڵاوی ئەتۆمی بۆ ئێران بنێرێ ئەم قسەیەشی مدڤێدێف لە ماوەی ڕابردوو لە 2 ساڵی ڕابردووش لە جەنگی ئوکرانیا و رووسیا خۆی سیاسەیەکی تونڕەوە چەند جارێک باسی لەوە کردو بێستا کاتیاتەوە کە کیێف بە بۆمبی ئەتۆمی و ئوروپا بە بۆمبی ئەتۆمی هەڕەشەی لە بریتانیا کردبوو ئەخۆی سیاسێکی تونڕەوە ئەم بابەتە بابەتێکی استراتیژیە مەترسیەکی نێودەوڵەتی هەیە من پێمانە بەکارینانی بگەینە ئەو بابەتە کە تەنانەت ئەمریکا ئاماژەی بەوە کردبوو کە لاوانەیە بۆمبی تەکتیکی ئەتۆمی بەکاربینن کە ئەمە دیسان ڕنگدانەوە و پەچەکردداری نێودەوڵەتی جیهانی لێکەوتەوە لەلایەن رووسیاوە لەلایەن چینەوە لەلایەن ئەوروپاوە من پێمانە بگەینەوە بابەتە بەڵام لەوانەیە دیسانەوە بۆ ڕازیکردنی شەقامی ناوخۆی ئێرانی بگەینەوە بابەتە کە ئێران هەنگە بنکە و بارەگای ئەمریکی بێ لە ناوچەکە بکاتە ئامانج بەڵام یەک بابەت هەیە کاک زانە ئەبێ حتمما لێرە بە وردی ئاماژەی پێ بکەین لە سەرڕای ئەوەی کە ئەمریکا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە سعودیا لە ئیمارات لە بەحرێن لە قەتەر لە عێراق لە ئێستادا لە سووریا لە ڕمەیلان لە حەسەکە لە بنکەی ئەنجەرلیک لە هەموو ئەمانە بنکەی سەربازی و بنکەی ئاسمانی هەیە بنکەی دیۆگۆ گارسیا ئەمەنە دوور نییە بەم شێوازە فەنیەی کە هێرشیان کردوتە لەوێ دایانتوانی بیکەن بەڵام هاتووە چی کردووە لە بنکەی وایتمان لە ویلایەتی میزوری ئەمریکا ئەم هێرشەی ئەنجام داوە ئەم هەفت ڕۆکەیە بی تووسفریتە لە ڕێگەی ئەم بنکەوە زیاتر لە 24,000 کیلومتریان بڕیوە لە زیاتر لە 20 ساعتە حەوت جار لە ئاسمانە لە ڕێگەی فڕۆکەی بارگاویکردنی سوتەمەنیەوە بارگاوی کراون ئەمە پەیامێکە بۆ ئەوەی دوو ئامانجی لەم ئۆپەراسیۆنا بوو یەکیان ئەوەی کە ئێران ئاماژەی کردبوو چ لە ماوەی 6 ڕۆژ و هەفتگەڕی دانوساندنیدا چ لەو ماوەی 8 ڕۆژی جەنگەوە کە هەر وڵاتێکی سێوەم تێوە بگڵێ لە لێدانی لە ئێران لەگەڵ ئیسرائیلیەکان ئەوە تا بە ئامانجی ڕەوای ئێرانیەکان هەژمارەکرێت بۆیان نەیویستوە هیچ وڵاتێک لە وڵاتانەی ناوچەکە تێوە بگڵێنێ ئەمە یەک دووەم دەوێ توانای گەورەی هێزی ئاسمانی ئەمریکا کە خۆتان نەزانن هەر لێ توندوتیژیەک هەر جەنگێک هەر شەڕێک لە جیهاندا کە دروستەکرێ زلهێزەکان دەرفەتە بینن بەوەی کە ئەم چەکانەی کە ماوەیەکە دروستیان کردووە و تەکنۆلۆژیای ڕۆژانە ئەبدێتەکرێ بە بازاڕەکانی جیهان بیناسێنن لەلایەکەوە لەلایەکی تریشەوە زلهێزی خۆیان لە ڕووی ئەم خاوەندایەتی ئەم چەکانە بە دنیا بناسێنن ئەمەشی کردووە بۆیە ئەکرێ
لە کەناڵەکانی پشتەوە ڕێکەوتن لەسەرەوە بکرێتن کە خۆشتان بینیتان وەزیری دەرەوەی ئێران باس لەوە کرد کە بەیانی سەفەری مۆسکۆی هەیە و بە وردی ڕاوێژ لەگەڵ پوتینەکە لەوانەیە کەناڵەکانی پشتەوە کراوە بن بۆ ئەوەی ئێرانیش بەچەکردارێکی سنوورداری هەبێت بۆ ئەوەی شەقامی خۆی ڕازی بکە دواتر بچینە سەرمێژی گفتوگۆ ئاماژەشتان لە ڕاگەنەکان بەوە کراوە کە ئیسرائیل لەوانەیە لە چەند ڕۆژی داهاتوو کۆتایی بە هێرشەکانمان بێنن. جا لە کاک عەبدولقادر زۆر گرنگە بپرسم ئایا بابەتی بریکارەکانی ئێران چ ڕۆڵێک وەکو کارتی فشارە بینن ئاستا توانیان هەیە بەتابەت دوای حیزبوڵڵا ڕایگەیاندووە هیچ پلان و بەرنامەیەکیان نییە بنکە و بارگای سەربازی ئەمریکا بکەنە ئامان پرسیارە زۆر گرنگە لوبنانی بەڵام ئەم پرسیارە زۆر گرنگە دەست و پەیوەندەکانی ئێران لە لوبنان هێشتا ماون خۆتان نەزانن سەرڕای ئەوەی هێرشی گوشکانی زەمینی لە باشووری لوبنان ئەنجام درا دواتر ناوبژوانی نێودەوڵەتی ئێستا هێزی نێودەوڵەتی لە وجودی هەیە بەڵام حزبوڵڵای لوبنان ڕانەماڵڕا لەو چەکە و جەبەخانەی کە هەیەی هێشتان لەوانەیە جەبەخانەی موشکی حزبوڵڵا یەکێک لە مەترسیەکان بێت بینیتان کە وەزیری بەرگری ئیسرائیلیش ئاماژەی بەوە کرد کە ئیتر سەبرمان سەبارەت بە باشووری لوبنان کۆتایی هاتووە نابێ هیچ جوڵەیەکیان هەبێت بەڵام لە یەمەنیش کە سەرەتای بەر لە هێرشەکەی هەفتەی ڕابردوو جوڵەیەکیش لەوێ هەبوو پێکانێکیش لەوێ هەبوو کە باستەوە کرا سەرۆکی ئەرکانی ئەنسوڵڵای یەمەن پێکرابێت هێشتا هەواڵەکان بە تەواوی ئاشکران نەبوون بەڵام لە عێراقیشدا میلیشیاکان لە دەرەوەی چەتری سەرکرداتی هێزە چەکدارەکان زۆر چاڵاکن ئەبینین کە مەترسیانەی بۆزار باڵوستخانەی ئەمریکا هەیە و زۆربەی کارمەندەکانیان چۆڵ کرد لەژێر ئەم مەترسیە بەڵام دیارە کە هێشتان بڕیارەکە لە تارانە دەرنەچووە ئەمەی کەواکە ئەمانە چاڵاک نەبن ئەوەیە کە لە قۆناغەکانی ڕابردوو ئەگەر چی لەوانەیە هێرش و وەڵام شەڕ و وەڵام هەبوو نەک جەنگێکی سەرتاسەری کە هەر ئەمە نەکرێت لەبەرەوەی ئێران و ئیسرائیل سنوورێکی هاوبەشیانە نزیکترین خاڵی سنووریان 1351 کیلومترە لە سنووری ئێران بۆ سنووری ئیسرائیل ئەمە وا ناکاتن کە جەنگی زەمینی هەبێتن تەنانەت لە کاتی هێرشی ئاسمانیشە وەکو باسم کرد ئێران موشکی نێوەن مەودا و دوورمەیدا مەودا بەکارێنێت کە ئەمەش لەوانەیە سنووردار بێت لە جەبەخانەی موشکی ئێرانە لەو سەریشەوە ئیسرائیل لەگەر لە پاڵپشتی ئیسرائیل ئەمریکی لەگەڵ نەبێت لەوانەیە نەتوانێت هێرشی لەم ژۆرە ئەنجام بدا کەواتە واکاتن مادام ئێستا هێرشی ڕاستەوخۆ هەیە بەرژەوەندی قوڵتری زلتری هێزە جیهانیەکان هەیە کەواتە ئێستا سۆپێک بەوانە بکرێت بۆ قۆناغی داهاتوو لەوانەیە ئەمانە ئامرازی فشار بن لەبەرەوەی ئێستا بەهابوونی ئەم ئابادەباشیایی هەم ئەم هێزانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمریکا هێنایەتی بۆ نمونە بە خێرایی کەشتی فڕۆکە هەڵگری USS نیمیتسی هێناوە کە ئەمە کاریگەریکی زۆری ئەمنی لەسەر ناوچەکەیە ئوستۆلی پێنجەمی ئەمریکی لە کەناراوەکانی کەندا و لە تەعهوبی قوسوادان لە ئامادە باشی باڵادان جگە لەمانە کە عەبدولقادر ئەگەر ببووری ئێستا بنیامین نەتەنیاهۆ قسە کا بۆ مێدیاکان بابێکەوە جۆ بگرین بزانین دوا لێدوانی ئەو چییە؟ دەسەڵاتمان هەیە کە دەسەڵاتی گەلە ئەوەش بناغەی دیموکراسیەتە و ئەوەش ئەو شتێکە من باوەڕم پێێتی و بەو شێوەیەش هەڵسوکەوت دەکەم دەبێ پشوو ئارامی پشوو درێژیتان نەبێتە. پرسیارێک لە کەناڵی 24 ئیسرائیلیەوە دەمەوێت باس لە چەکی ئەتۆمی ئێرانی بکەم. ئەمریکەکان دەڵێن پرۆژەی ئەتۆمی یاخ پرۆگرامی ئەتۆمی ئێرانیان بە تەواوەتی لەناو بردووە. ئایا ئەو هەڕەشەیەمان کۆتای پێناوە؟ ئێمە ئەو بابەتە هەڵدەسەنگێنین زۆر بە وردی و هاوکاری دەکەین لە وردترین زانیاریەکانە و ڕۆژێک لە ڕۆژان بعد لە وتێژەکانی نێوان خۆم و سەرۆک ترامپی هاوڕێم دەکەم هەروەها باسیە و هاوکاریە دەکەم کە لە نێوان هەردوو سوپا و هەردوو دەستگای هەواڵگریماندا هەبووە. وردەکاری زۆر سەرنجڕایکێش هەن بۆیە ئێمە لە ئێستادا کار دەکەین لەسەر ئەو وردەکاریانە و بە بایەخێکی زۆرەوە پلان و وردەکاریەکانمان بڵاو ناکەینەوە بەڵام بە دڵنیاییەوە کۆمەڵە بەشێکی گەورەی پرۆگرامی ئەتۆمی ئێران هەن کە گورزێکی گەورەیان بەرکەوتووە لە نێویاندا زانایان و هەروەها دامەزراوەکانی پیتاندنی یۆرانیەم و نەتانسمان سڕیەوە و گورزێکی سەختمان
وەشان لە دامەزراوەی فۆردە و دواتر هەڵ سنگاندن دەکەین و وردەکاریەکانمان بۆ دەردەکەوێت و هەموو شتێک بەدی دەهێنین. هەروەها گورزمان وەشاندووە لە موشەکە بالیستیەکان و کارخانەکانیان. من یەک شتان پێ دەڵێم، ئێمە بەر ئەو ئامانجەکەمان هەنگاو دەنێن کە بریتە لە نهێشتنی دوو هەڕەشەی گرن کە بریتە لە پرۆگرامی ئەتۆمی موشەکە بالیستیەکان. پرسیارێک ئایا تۆ دەتوانیت لەگەڵ ترامپدا یەک سیناریۆتان هەبێت بۆ کۆتایی جەنگەکە و شێوازی ڕێککەوتنەکە و هاتنە ناوەی ئەمریکا ڕەنگە کەمتر قوبول کراو بێت و ڕەنگە ترامپ بە دوای ڕێککەوتن نامێکی باشتردا بگەڕێت. من لە سەرەتا وتم ڕێککەوتن نامەیەکی باشە کە کاتێک ژێرخانی پرۆگرامی ئەتۆمی و بەرهەمە ئەتۆمیەکان و موشەکە بالیستیەکان کۆتایی پێدەهێنێت. هیچ شتێک نییە لەو ڕێککەوتنە باشتر بێتە، بەڵام ئێرانیەکان ئامادەنین بۆ ڕێککەوتنە و لەبەرەوەشی کە ئامادەنین ئەوە شێوەی کۆتایی جەنگەکە چۆن دەبێت ئەوە پێم وایە بێت چەند سیناریۆیەکەیە. بە کورتیش ئەوە یارمەتی دەرنیە بۆ بەدیهێنانی ئەو ئامانجانەی کە ئێمە لێرە هەوڵ نادەین وردەکاریەکەی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەیەزا بڵاوکەینەوە، چکە ئێمە لە جەنگ داینە، لە جەنگیشدا کە تەپوتۆزی جەنگ بەرز دەبێتەوە. مژاویەکی زۆر تەموشێکی زۆرێ مێژ دەزانم کە ئێوە حەز دەکەن زانیاری زۆر بەدەست بێنن. من بە شێوەیەکی متمانە پێکرا و زۆر بەوردی و لە نزیکەوە لەگەڵ ترامپدا کار دەکەین بە شێوەیەکی زۆر تایبەتی. من واناڵێم ئەو خۆی وای وتووە پێشتر، پێم وان نییە وێنەکان کێشەیەکیان هەبوو نەتوانرەوە باشی بگوازرێتەوە، بەڵام ناتانێت هۆ قسەی جیاوازی کرزانە ئەوەی کە جیاواز دەوێتی کە زیان ببنکە و زانایان و پیتانی یۆرانیۆم گەشتۆ، بەڵام مەبەستمە لەسەر ئەم دێڕە بوور بۆچوونێکی خۆشمی لەگەڵا بڵێم. ئێستاڵێ ئێمە و ئەمریکا ئایا ڕێککەوتنێکمانێ بە هەردووکمان لەگەڵ ئێرانە یاخود بیر و بۆچوونمان جیایە، مەبەستی ترەمپە کە پێشتر داوای ڕێککەوتنێکی ئیسرائیلی نەخێت. ئێستاڵێ کە موشک نەماوە، ئەتۆم نەماوە، ڕێککەوتن لەوە باشتر چی لەگەڵ ئێرانەکانە بکەین، بەڵام خۆیان ئەنجامی نایەن. بۆیە کۆتایی جەنگەکەمان دیارە، مەبەستی کۆتایی هێنانە بە سیستەم. ئەمریکا داوایتریشی کردووە لە مەسەل چەند سەعات پێش ساڵێ نەخشەی ینی ڕووکاری نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. جا مەبەست بوو ئەمە باسکەم. پێشتر ئەمریکا داوای لەناوبردنی پیتانی یۆرانیۆم و سفر یۆرانیۆم بوو. ئێستا ئێمە نەماوە، ئێمە هیچ داواکاریەکمان نییە لە ئێران، تەنها پرۆسی ئاشتی. بۆیە لەمە باشتر ڕێککەوتن چی هەیە ئێرانەکان بیانەوە قبوڵیکەن، ئەگەرنا کۆتایی جەنگەکە دیارە کە بەکوێ. وڵاتانی عەرەبیش بەیانێکیان دەرکردوڵێن بە وردی لەگەڵ ئێرانە لەسەر هێڵین کە بتوانین بە عەقڵمەندانە بڕیار بدەن، عەقڵمەندانەکەوێ کاردانەوەیان نەبێت، وڵاتانی خۆیان سەیڤە سەلامەت بێت. ئەی تەواو وڵاتانی عەرەبی ئەو شینە ئەیکەن بۆ خۆیانە کە یانوێ بەر هێرش و موشکی ئێران نەکەوت. کەواتە ئەو ساتیانەی ئێمەی تێداین بژاردەی ئاشتی بژاردەیەکی کرابەیە و ڕەنگە ئێستا تۆپەکە لە ساحەی ئێران ئابێت. لە ساحەی ئێرانەکانە، بەڵام بیرشمان نەچێ حراجێکی گەورە لە شقامی ئێران بۆ سیستەمی حکومڕانی دروستەکە. کاک عەبدولقادر، بەڵێ باس بنیامین ناتانیاهۆ قسەی کرد، ئەڵێ بنکە و زانایان و پیتانی یۆرانیۆم نەماوە. ئێستا ئێران نە موشکی باشی ماوە، نە کۆگای باشی ماوە، نە ئەتۆمی ماوە. بۆ ڕێناکەون لەگەڵمان، ئەگەر ڕێنەکەون کۆتایی جەنگەکە دیارە و مەبەست لەمە ڕوونتر چی بێ؟ من پێم وایە باسی لە بەرنامەی موشکی و کۆتایی هاتنی بەرنامەی موشکی ئێران نەکرد. یەک دووهەم من پێم وایە زانستی ئەتۆمی لە ئێراندا ئێستا وەکو زانستێکە، نەک وەکو ئەوەی کە کۆمەڵە زانایەکی ئەتۆمی هەبێن ئەم تەکنۆلۆژیان لە وڵاتێکی تر هاوردە کرد بێت بۆ ئەوەی لە ئێراندا جێگیر بکرێت و بیانەوێت بەرهەمێکی ئەتۆمیان هەبێت. من پێم وایە ئێران بۆ خۆی بەرنامەی هەبوو لە ماوەی ئێستا لە 2000 بۆ 3500 زانای ئەتۆمی لە ئێرانە هەن لە زانکۆ باڵەکانی ئێران ئەمە تەدریسەکرێ، پلانیان هەبوو بۆ 2040 زیاتر لە 30,000 زانای ئەتۆمی لە ئێران هەبێت. من پێم وانییە بەرنامەی ئەتۆمی پەک بخرێ، بەڵام یەک بابەت هەیە ئەمەی کە لێرە و لەوێ زۆر باسەکرێ، ئەوەیە کە بەرنامەی ئەتۆمی ئێران چەند ساڵێک دوا بخرێ. ئەچێ لە کەناڵەکانی پشتەوە ڕێکەوتن لەسەر ئەم بابەتەش کرابێ کە بەرنامەی ئەتۆمی لە ماوەی کابینەی نێتانیاهو و ویلایەتی ترامپە
لەم ئاستەیە بمینێ یان ئەوەتە ئەوەی کە دوێنێ باس لەوە کراوە کە ماکرۆن گوتوێتی ئێمە قوبوڵ ناکەین ئێران چەکی ئەتۆمی هەبێت لەلایەک پزیشکیانیش گوتوێتی ئەنی ببێتە سفر ئێرانش گوتوێتی ئێمە سفر قوبوڵ ناکەین واتە ئەمانە چەکی ئەتۆمیان ناوێ ئێرانیەکانیش سەفریان قوبوڵ نییە کەواتە مەودایەکی وەسەط لەو نێوەندا هەیە بە ناوی پیتاندنی یۆرانیۆمی سیڤیل مەدەنی بەڵێ بۆ مەدەنی بۆ ئەمڕازی مەدەنی ئەواتە ئەکرێ ڕێکەوتنەکە بەو شێوازە بێ کە ڕەچاوی بەرژەوەندەکانی ئەمریکا و ئوسترائیل لە ناوچەکەیە بۆ دەرخوری شەقامی ناوخۆیی بکرێ بەوەی کە بەڵێ بنکەی فرۆدۆ لە کار دەرکەوت نەتەنز و ئەسفەهانیش دەرچوونە ئاوی سەقیلی ئاراکیش زیانی پێگەیشتووە سە کۆموشکیان تەڕادەیەکی زۆر زیانیان پێگەیشتووە گەرچی سفر نەبوونە هەر ئەمڕۆکەش هەوڵی ئەوە دراوە تەنانەت لەوانەیە ئەوەی کە تا ئێستا بە ئامانجگرتن نەبوو بێت لە ئەگەری ئەوەی کە ئێستا هەوڵە دیبلۆماسیەکانی جۆرا و جۆر زیادن پوتین زیاتر لەسەر هێڵە یەکێتی ئەوروپا زیاترە دوێنێ وەزیری دەرەوەی ئێران لە ئەوروپا و لە جێنێڤ بووە دواتر لە هەوڵ و تێکۆشین لە ئیستانبول واتە لە ئەگەری ئەم هەوڵانە لەوانەیە کەناڵەکانی پشتەوە چالاک بوو بن ڕێکەوتنێکی بچوو کرابێت لەسەرەوەی جارێ هەڵوەستەیەک بکەین بۆی لەوانەیە بگەینە ڕێکەوتنێک لەو بوارانە ئەگینان دووسێ بابەت ئەگەری نییە گۆڕانکاری تا بکرێت لەبەرەوەی ئێران باش ئەزانەی کە ئێران ناتوانێت ببێ بە ئوکرانیای دوایی ڕوحانی یەکێتی سۆڤێت ئەمە یەک ئێران ناتوانێت ببێتە لیبیایی کە بینیمان چی بەسەر هات ئێران ئەم ئەزمونانەی هەیە لە دانوستانەکاندا نیشانی داوە سەبری زیادی هەیە کەمیشی خارج نەکردووە بۆی ئەو دەست و پەیوەندانەی لە ناوچەکەی دروست کردووە بە ئاسانی ناتوانێت بۆ نمونە ئەنسۆڕلای یەمەن لە دەست بدات کە ئامرازێکی فشاری زۆر بەهێزە بۆ سەرگەروی هۆرمۆز ئەم فشارانە ئەگەر چی لە خەیاڵدا نیە ئێران بتوانێت ئەمە جێبەجێ بکات بۆ گرتنی گەروی هۆرمز و بابل مندب ئەمانە لە خەیاڵدا نییە زۆر ئەستەمەکە لێکەوتەی زۆر خراپی تەنانەت بۆ خودی ئێران هەیە بەڵام ئەکرێ بڵێن لە دیوی پشتەوەدا لەوانەیە ڕێکەوتن لەسەر و بابەتە کرابێت کە تا ئێستا بەسە وەڵامی شەقامەکانی خۆمانداوەتەوە شەقامەکان ڕازین اینجا بێن لەسەر و بابەتانەی کە دەکرێت گفتوگۆی لەسەر بکەین گفتوگۆ بکەین بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولقادر هەرچی توێژەری ئەمنی سپاس بۆ بەڕێستان کە لەولێرەوە لەگەڵمان